هەموو خەڵکێکی کەم دەرامەت و هەژار سەردانی خەستخانە میرەبانی دەکات لەبەرەوەی خەستخانەیەکی باشە بۆ فەقیر و هەژار. سعرەکانی مناسبە، خەڵکی لە شارەکانی دیکەوەش دێ سەردانی خەستخانەی میرەبانی دەکات. من چەند جارێک هاتوونێ ئێمە بڵێن دایکم هاتووە خێزانم هاتوونە سەردانی ئەم خەستخانەیەمان کردەوە. سعرەکانیان مناسبە، دەرمانیان باشە، دکتۆرەکانیان باشە، ڕێز لە خەڵک دەگرن. خەستخانەیە خەڵک زۆر سەردانی دەکات. خۆشتان بیبین خەڵکێکی زۆری لێیە، مساعدەی فەقیر دەکەن، سعرەکانیشیان مناسبە، زۆر باشن ئەلحەمدولله. دکتۆر دلێر باقەت ئەو پیاوێکی خێرخوازە، پیاوێکی هاوکاری فەقیر دەکات. بینیمە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان باسی ئەو خەستخانەیە کراوە، باسی دەڵێن خراپە و ئەمەلیاتوانە ئەی بۆ باسی باشەکانی ناکەن کە هاوکاری فەقیر دەکات. دکتۆر دلێر چەند ئەمەلیاتی کردووە بۆ خەڵکی کەم دەرامەت، بۆ خەڵکی فەقیر. بەڕاستی من دەستخۆشیان لێ دەکەم. ئینسان دەبێ ویژدانی هەبێ، هەر شتێک چی بینی ئەوە باس بکە. بۆخوا ئەو خەستخانەیە من یەک دوو جار هاتم سەردانیەکەم، نە دکتۆر خزمی لێرەیە نە کەسی منی لێرەیە، بەس بە حەقیقەت خەستخانەیەکی باشە، هاوکاری فەقیر دەکات ئەلحەمدولله. مۆقعەکەشی باشە و خەڵک زۆر دێ، من دەستخۆشیان لێ دەکەم. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.